کەسێک بەرامبەر ئافرەت خۆی گرت لە پارەدا لێ مەترسە ئەوە بۆ یەک بەیەکی ئێمە خوا ڕەحممان پێ بکە هەر کەسێ بەرامبەر ئافرەت نەدۆڕا تەواوی سەروەتی تەسلیم کە لێ مەترسە پاشا سەیرەکە ئەم گەنجە ئەوەندە بەڕێزە حتا تەنانەت بە وشەیەکیش ئامادە نییە خیانەت لە ماڵێک بکە کە نمەکی لێکردوون ناویان ناهێنێ بۆ دیفاع لە خۆشی ناویان ناهێنێ ئەوەندە بە وەفادارە ئەو ژنە بەو هەموو شۆخی و شەنگەیەوە کە لە وڵاتە ناوبانگی دەرکردووە داوای لێکردووە لە کەسیش نەترساوە دەرگاکانیش داخراون هەموو شتێکی خراوەتە بەردەست بەڵام ئامادە بووە خۆشی داوێنی خۆشی دەمی خۆشی گەدەی خۆشی خەوتنی لە کۆشکەوە بگوازێتەوە بۆ زیندان بڵێ خوایە زیندانم پێخۆشترە لەوەی کە خیانەت لە ناموسی کەسێک بکەم کە دەستی حرامم بەردەستی ئافرەتێک کەوێ پاشاوتی ئەم گەنجە لەو ماڵەدا قەت خیانەتی نەکردبێ ئێستا خیانەت لە من دەکا نەبەخوا هەموو وڵاتی تەسلیم کە جارەشە خیانەت لە من ناکا بۆیە مەسەلەی ئافرەت بۆ پیا و سەنگی مەحەکی تاقیکردنەوەیە زۆر کەسێ بەرامبەر بە پارە ئاسایی دەتوانێت خۆی بگرێ بەڵام مرد کەسایەتی بەرز ئەوەیە بەرامبەر بە جنسی ئافرەت خۆ بگرێ بەتایبەت ئافرەتێکی جوان و زمان شیرین و هەموو شتێکی لە بەردەستا بێ و دەوڵەمەند بێ بۆیە مخابەراتی دنیا بەڕێزان هەموو جیهاتی هەواڵگری و مخابەراتی دنیا بۆ خستنە ژێرباری کەسە سیاسیەکان کەسە حکومیەکان زانایانی ئاینی ئافرەت بەکاردێنن ئافرەتێکی بۆ تەرخان دەکەن یەکەم جار لە موبایلەوە و لە فەیسبووکەوە و لە هاتوچۆکردنەوە حتا دەیخەنە داوەکەوە دواتر هەموو دۆسیەیەکیان لایە ئەڵێن چی بڵین بە قسەمان نەکەی هەمووی کەشف دەکەین حیات دەبین بۆیە دەبێت ئەوانەی سیاسین لە حیزبدا کار دەکەن ئەوانەی پۆستی حکومیان هەیە ئەوانەی زانای ئاینین کە قسە بۆ خەڵک دەکەن دەبێت زۆر وریای خۆیان بن نەکەونە داوی ئافرەتەوە لەوێدا مخابەراتی جیهانی لە هەموو مێژوو بخوێنەوە لەوێدا زەفەرەت بێدێنێ پاچی ئینسان لەوەدا دەردەکەوێت کە بەرامبەر بە جنسی ئافرەت خۆگر بێ نەدۆڕێ لەبەری ڕاکا بە دوویدا ڕانەکە